ژیانی چی ژیان ژیان کە ژیان لەبێدایشی 4,000 پیاگەی 5,000 پیاگەی نادانە بێی بەشی وەڵام من ئەڵم ئۆپۆزیسیۆن هیچی نەکردووە تەنها ئاشتەوای کۆمەڵایەتی تێگا ئەوە ژیانەوە حاڵە وەسعە وەڵای سە بە مردن ئاواتە خوازم بۆ قورعانە ئەم شارە بە حیزب ناڕوا بڕێگەوە ئەم شارە بە حکومە دەڕوا بڕێگەوە لەسەر ئەو سەرباناوە ساب و ئەیوو بڕۆن چی ئەکەن بیکەن چی ئەڵێن بیڵێن ئێکاکە تۆ جیرێکی چنە و فرۆشی دروست کردووە سلێمانی وەک هەر شارێکی دیکەی کوردستان مافی بەرکەوتەی خۆشگوزەرانی و ئاوادانی هەیە لە مێژە چیای گۆیژە شاهێدی ململانێکی سەختی بەرژەوەندیە سیاسی و حیزبیەکانی ئەم شارەیە کە وای کردووە سلێمانی لە ناو تونێلی تاریکیدا بمێنێتەوە. لە دوای ڕاپەڕینی ساڵی 1992 و دامەزراندنی حکوومەت یاریمی کوردستان سلێمانی پێشەنگ بووە لە فراهەمکردنی ئازادیەکانی تاک و مەڵبەندێک بووە بۆ برەودان بە بوارەکانی زانست و معریفە بەڵام ئەم تەوەژمە فکریە نەیتوانی یاخود ڕاستتر بڵێم نەیان هێشت بەردەوام بێ لە ڕۆڵی مێژووی خۆی ئەویش دوای ئەوە هات کە ئەم شارە بۆ گۆڕەپانی ململانەی توندی بەرژەوەندی نێوانە ڕاستە سیاسی جیاوازەکان ئەم ململانی نەوخۆیە بە شێوێک پەرەی سندووە هەموو سێکتەرەکانی حکومڕانی و خۆشگوزەرانی و کار و پیشە و ژیانی خەڵکی لەم شارە خستۆتە بەردەم ڕەحمەتی شەڕی ویستە سیاسیە دژبەرەکان و وەک غەنیمەی شەڕ لە نێوان خۆیاندا دابەشیەکەن. کاتێک گوزەرێک بەناو شارەکەیت جیاواز لە وێنە ساختەکەی تیڤیەکان و ڕکلامی حیزبی سۆشیال میدیا ناڕەزایەتی ڕاستەقینەی خەڵکی شار جیاوازترە ئەوان هۆشیارتر لە بانگەشی حیزبی تەنانەت لاپەڕەی سپیش ئەخوێننەوە و بەدەنگیەک هاوارەکەن وەگەوەی دەست لە ناو قوڕیان درابێت ئەڵێن ئێمە ئەوانەمان ناوێت کە بازرگانی بەناوی بەرژەوەندی و ژیانی ئێمەوەکەن. ئێمە سێرەگەن ڕۆژانە هەر یەکۆ بە شانوباڵی خۆیان هەڵەیە کە یەتە بانگەشی هەڵبژارنیشەکەونە گیانی یەکتری عنی هیچ شتێک بۆ خەڵک ناکەن ئەگەرەتەوێ بۆ نمونە خزمەتی خەڵەکەی ئێستا خزمەت بکەن نەکوێتە گیانی یەکتر و شکاندنی یەکتری ئەوە مەکە ئەو لە چی و ئەمەیانە لە چی ئۆپۆزیسیۆن مرد لەم وڵاتەیە ئۆپۆزیسیۆن مرد جارێک ئۆپۆزیسیۆن دروست نابێتەوە ئەوانەی ئێساش ئۆپۆزیسیۆنی حەقیقی نین بەڕاستی مەسەڵەن ئێستا هەندێک ئۆپۆزیسیۆن دروست بوون بە ناوی دەسەڵات و سەرمایەدارن کاسپێکی کێ لە ژیاتیەوەی مڵک لە حکومەت وەرگرن و بیکەن بە شوقە و بیان بە حەفە دەفتەر ئێستا پەرلەمانیان داناوە ئەشە پەرلەمانەوانێ و ئەوە بازرگانی سیاسیان پێڵێن من ئەڵەم ئۆپۆزیسیۆن هیچی نەکردووە تەنها ئاشتەوای کۆمەڵایەتی تێگاوە ئەو بەڵێنانی کە داویانە هەمویانە بینیوە جێبەجێ کراوە وا جێبەجێ کراوە بەڵێنی چی ناوەڵی هیچی جێبەجێ نەکراوە کار و کەسابەت لێرە باشە کار و کەسابەت ئێرە ناوەڵا هیچ باش نییە ئەوە ژیانەوە حاڵە وەسعە وەڵای سە بە مردن ئاواتە خوازم بۆ قورعانە ئێمە عقلەتی ئۆپۆزیسیۆن زۆر زعیفە لەبەرەوە بۆ ئۆپۆزیسیۆن ئێمە پێش ئەوەش کە یەکەم سەردەمەی ئۆپۆزیسیۆن کە گۆڕان دروست بوو بەداخەوە وا دروست بوون ئەوان دەست بخەنە سەر ڕەخنەکان خاڵە نێگەتیفەکان کەم کارەکانی کە کەم ئیشیان بۆ کردووە بەڵام هاتن لەم سەرای ئازادیان و یەکەیەکە هەڵتانەواسی ێ باشە خۆمە باسی شەروای پێکردی جا تۆک بووی بۆ ئۆپۆزیسیۆن بۆ چی بوویت بۆ ئەوە بووی تۆ خاڵە نێگەتیفەکان بکەی بە پۆزتیف یعنی کارە خراپەکان بگەی بە کارێکی جوان نەمانی گەندەڵی نەمانی با بڵێن کەم تەرخەمی ینی تۆ بۆ ئەوە دروست بووی کە ئێستا من کابراایەکم خراپم تۆ بێی چاکم کەی بە کارە جوانەکانی خۆ چاکیان کردووە دۆخی سلێمانیە بینی ئەیبینی وەڵڵای باوکم کەس ئەم میلەتەی نەفەوتان خوا عریمە ئۆپۆزیسیۆن و گۆڕان نەبێ ئەمانێک کە ئێساش دروست بوون ئەمانێک کە ئێساش دروست بوون بەداخەوە لەم شارە هەرچی هەڵەسی قوتە بێتەوە لە خۆی حیزبێ دروستەکە چوار مەنجەڵ یاپراق بەشی هەمویانەکە هاتوون دادگایی یەکێتی و پارتیەکەن و نازانچی ئەم کۆڵە ئەمە ئەداین چۆنە ئەم عقلێتە لێرە بۆ ئێرە ناگونجێ لە وڵاتانی دەرەوە خۆ لاور پاشیاوی لە دەرەوەی ئەمە لە دەرەوە چۆن ئۆپۆزیسیۆن لە دەرەوە کاری چۆنە چییە؟ ئۆپۆزیسیۆن لە دەرەوە ئەچێ کاری باش ئەکا پرۆژەی باش تەقدیمەکە
ینی بۆ میلەت بەداخەوە لێرە من حرمەتمەیە لەسەر ئەو سەرباناوە ساب و ئەیوو بڕۆن چی ئەکەن بیکەن چی ئەڵێن بیڵێن ئێکاکە تۆ چیرێکی ژنە و فرۆشی دروست کردووە ئەمە ناکری ئەمە ئۆپۆزیسیۆن نییە عەقڵەتی ئۆپۆزیسیۆن لە وڵاتە زەعیف تەنها بۆ وەکراوە بێ بەیانی واتان لێکەین ئەمە کەی ئۆپۆزیسیۆنە بڕۆ لە وڵاتانی دنیاە لە دویانە بڕۆ ئۆپۆزیسیۆن کاری باشەکان شتی باش پێشکەشەکان پرۆژەی باش پێشکەشەکان بڕۆ سەیری پەرلەمانەکانی هەموو ئەو دەوڵەتانەی کە بابینێ ئاسیاش نەک ئەوروپا واز لە ئەوروپا بێنە ئەمە هەموو چواردەوری خۆمان بزانە ئۆپۆزیسیۆن چۆن کارەکە بابە لێرە ئۆپۆزیسیۆن ژێ و پێە ینی ژێ ئەخەمە تۆ ئۆپۆزیسیۆنێکی خەڵک لەم سەرای ئازادیا کۆبوو بوویۆ ئەی واتان لێکەین ئەیانم مریشکە بەستۆکە هێشتا نەیکردوێتەوە ینی ئەمە وشەی ئۆپۆزیسیۆنە ئەمە ئاوا ئەتەوێت دانیشی میلەت چاکسازی لە میلەتا بکەیت باشە تۆ میلەتی فێری ژنێوان کرد میلەتی فێری نان بڕین کرد ئەو ڕیفاهەتەی لەم کوردستانە هەبوو لە کاتێکە پێش ئەوەی گۆڕان دروست بێ بابە خەڵک هەبوو ساڵی 2 جار ماڵەکەی گۆڕی مەعاش هەبوو سلفە هەبوو منحا هەبوو هەموو شتێ هەبوو ئەوان هاتن ئەویان لەو میلەتە کرد فەرموو تا بە 2 مان 3 مان جارە مەعاشەکە وەڕایەت ئێمە ئۆپۆزیسیۆنە من پێ وانێ نا عەقڵەتی ئێمە لەگەڵ ئۆپۆزیسیۆنە من هیوادارم خەڵک باش بیر بکاتەوە ئەمە واقعەکەیە ئەنجایتە تۆ ئەم دروستەکەی ئەو دروستەکە کابرا تۆ لە خۆیەوە پێش هەڵبژاردندا شێت 4 لیتر بنزین تەوزێ ئەکا وازانەیتر تاڵ ئەخ کاکە خۆمە عەقڵەتی میلەت بە 4 لیتر بنزین نییە ئەم شتانە ناکرێ میلەتی ئێمە جیاوازین ئێمە یەک دانە قەرنە لەژێر چەوساوە و لەجێر نائامواری و بەدبەختیین فەرمووەتە بڕۆ سەیر کە پێکەنین نەماوە لە دەموشاوی خەڵکە چی وای لە مۆزا کرد ئەمانە هیچیان پێ ناکرێ ئیتر هەر خەڵک بازەکەیەدا ئیسا من ئەگەر دەنگ بم بە یەکێک لەو معارضانەی بۆ ئەو هۆچیانانە هیچ دەوری نییە بگرە بارمان گرانترە بێ ئیتر خەڵخۆی هیلاگەکە ئیسا هەرچی بێ سلێمانیش بازەکەیەدا حیزبی وهەیە دارەکەڵە گرێ ئەوە نەقیزەیە خۆی ئەو نەو ئەلێ دوانانە هی بەر بەلەدیەکەش نییە نەک هی کابراایەک خۆی بە سکرتێری حیزبێ بزانێ یاخو خۆی بە کابراایەکی تێگەیشت و مسەکە بزانێ بۆ چونکم تۆ هەچی چۆنە بێ قەومی خۆتە هەچ شتێک بێ هاوزمانی خۆتە یعنی تۆ ئەمە لایەنێ لە کاتێکە ئەگەر کوردستان هیچ عیبی نەبێ و موچە هەمووی بیرێ و هیچ مشکیلەیەک نەبێ و کوردستانێکی هێمن بێ سیرەکەی هەمووی لە حکومەتایە هەمووی لە حکومەتایە لە باشیەکان بەشدارن و لە خراپیەکانی شکان ناکرد بە ساحێ ئەمە سیرەکەی بەعزێکیان ئەوانەی کە کەم دەسەڵاتن سیرەکەی لە دواییە ئەیکەن بە منەت بەسەر ئەم خەڵکە و وا ئێمە گەڕینەوە وا ئێمە ئەماکەین وایمەکەین ئەم شارە بە حیزب ناڕوا بڕێگەوە ئەم شارە بە حکومەت دەڕوا بڕێگەوە هەلی کار خۆشگوزەرانی خزمەت ئەمانە بینی بە سلێمانیەوە نەوەڵ چییە بینی ئەم هەموو گەنجێ ئەبینیە سوورەتۆ ئەتوانێت چی بکە ئۆپۆزیسیۆن لەوەتی هەیە چی کردووە ئەتوانێت چی بکە حیزبێکی زۆری ئۆپۆزیسیۆنی تازەشمان هەیە چیەکە مجموعەیەکی نەچێت ناو پەرلەمانە تۆسی قسەی سلەکەن و هیچ شتێکیشیان لەبارە نییە بەر پارێکە مەعاشێکی باش وەرەگرن و تەواو لە گەڕانم لە ناو شار لە بەردەرکی سەرا یان ئەوەی پێڵێن سەرای ئازادی ئەم دوو پیاوم بەرچاو کەوت لەو تەمەنەی ژیان ئەمە کاریان بوو بەدڵێکی توندەوە باسی سەختی ژیانی ڕۆژانە و کاریان بۆ کردم وتیان ئەمە کەی کاری ئێمەیە بەم تەمەنەوە ڕۆژانێک لە سەرای ئازادیەوە بانگیانە کردین تا ژیانمان بگۆڕن کەچی ئێستا نەک ژیانمان نەگۆڕاوە بەڵکو و خراپترە ئەوە شوێنەکەی ئەمێ بۆ کۆ بڕین ئەنە بەس کوێ لە براکەم خوێن نێبڕیان باشم هەموو حیزب ئۆپۆزیسیۆن هەیە هەموو بەڵێنە هەیە باشە جۆم لێکرا ژیانە بەمە بڕێوە چییە؟ چەند ساڵە ئەمیشاکەی؟ لە 92 ئیشەکەم لە 92 ئیشەکەی ئەو هەموو حیزب ئۆپۆزیسیۆنە لەو کاتەوە تاوە کەسە دروست بووە هیچ لە ژیانی تۆ گۆڕاوە؟ نەوەمە ژیان بێتە ئاوایە زوانە ئەڵێن ئەیکەن بیستوتان ئەڵێن کردیانە؟ بەخواتر من نەمبینیوە بڵێم درۆ لەگەڵ بکەم بڵێم بینیومەیان دوور لە تۆ دوور لە
هیچی بینیە کە ئۆپۆزیسیۆن وتێتیەکەین ژیانیەوە خۆشەکەین و ئۆپۆزیسیۆن هەڵە ژیانیەوە خۆشەکەین ئەڵێن ژیان ناخۆشەکەنی هیچی ژیان نییە کام ژیان خۆشەکە سفرەی هاتووە بڵێ ئەوە یارمەتێ دەم ئێستاوازم ئەوەی خۆمە ئەوی خۆمە تێم کردووە ئەمە سەرای ئازادیە لێرەوە داوای حەق و مافیەوەیان نەکرد بەڵام بەخوا لێوێ بەردیانەوەشان من ئەلێرە ئیشمە کرد ئەلێوێ بەردیانەوەشان بەر وەختە دەرمانەکەی ڕژان چاوە خەریک و کوێر بێ کابرای وتی لیمۆیە بگرێ بە دەستەوە بینە بە چاوتا ئاوا تا چاک بوومەوە دێوێ هەر ژیانەکەم هەر ئەوەیە هەر ژیانەکە هەر عینی ژیانە وسرای ئازادیە وسرای ئازادیە دیمەنی ڕاستەقینەی شار بەم شێوەیە ئەوەی هەستم پێکرد و زانیم دۆخی سەختی ژیانی ئەم شارە کۆبوونەوەی ململانەکانی ویستە سیاسیە جیاوازە دژبەرەکانی سلێمانیە کە خەڵکیان لە نازی هاوڵاتی بوون و ئازادی و ژیان و خۆشگوزەرانی بێبەش کردووە. لەم بەدواداچوونە لە ناڕەزایەتی و خەمەکانی خەڵکی ئەم شارەوە بۆم دەرکەوت کە سلێمانی وەکو بارمتەیەکی سیاسی مامەڵی لەگەڵاکرێت دیار نییە کەی هەناسەی ئاوەدانی و خۆشگوزەرانیەدا.